دیارە خۆی ئەم ناوەندانەی کە ئەم چالاکیانە کەم جێگەی دەستخۆشیە و کارکردن لەسەر بابەتی پرۆسی ئاشتی لە ئاستی کۆمەڵگە زۆر پێویستە کە ئەمە بچێتە ڕۆ بچێتە کۆمەڵگەوە و ئەم پرۆسەیە ئەم چالاکیانە پێویستە لە هەموو ناوەندەکان لە هەموو شار و شارۆچکەکان لە بە تایبەت لە باکوور و لەلایەن هەموو پێکاتەکانی گەلی تورکیاوە ئەگەر نیازێکی پاکی دەوڵەتی تورکە بێ لەم پرۆسەیە. بەڵام ئەوەی کە تا ئێستا لای هەمومان ناڕوونە ئامانجی تورکیا دیار نییە و یا بڵێن سیاسەتی تورکیا وازەح نییە کە ئایا ئەم پرۆسەیە کە زۆر جار لە لێدوانە فەرمیەکانیانە هەر اعترافی پێ ناکەن هەر باسی ناکەن یاخود بە وا باسیەکەن کە شتێکی لاوەکیە ئەمە مەترسیەکەی کە هەمومانی خستۆتە گومانەوە کە تورکیا ئەمەی وەکو تاکتیکێک بەکارهێنا بێ بۆ بەڕێوەبردننی قۆناغێک کە پێویستی بەوە بێ شەڕ نەبێ. لە کاتێکا کورد چەندین جار دەست پێشکەری کردەوە یەکەم جاریش نییە ینی چەندین جار پرۆسەی ئاشتی ڕاگەیانوە و ئامادەی ئاشتی دەربڕیوە بەڵام دەوڵەتی تورکیا بێ لەوەی کە دەوڵەتێکە ئێمە یەکێکی لەو دەوڵەتانەی کە دابش کراوین بەسەریانایە ئەوان دەوڵەتی بەڕاستی دەوڵەتی داگیرکەرن ئەم بۆ بە ڕق و کینە بەرامبەر بە نەتەوەی کورد ینی ئەوە چۆنەڵێ بە شیرەوە لەگەڵ مناڵیانە پەروەردەیەکەن کە ئەم دوژمنایەتیە پەرە پێ بدەن بۆیە ئەبێ پرۆسەیەکی پێچەوانە دەست پێ بکات ئەگەر بەڕاستێتی وە پرۆسەی ئاشتی وەکو استراتیجە بینێ چۆن پرۆسەیەکی بنیادی کولتوری دروست کردەوە بۆ دژایەتی کورد ئەبێ ئێستا پێچەوانەکەی دەست پێ بکات کە ئەمە زۆر وازەح نییە بەڵام لای کورد زۆر بە جددی دەستی پێکراوە چالاکی کولتوری و چالاکی ڕۆشنبیری سیاسی بەردەوام هەیە پێویستی بە هەمانگیکردنە ئەگەر بەرنامە ڕێژێکی وا هەبێ ئەگەر جددیەتێک هەبێ پێویستە ئیش لەسەر ئاستی کولتوری کۆمەڵگە بکرێ و ئامادەکاری بکرێ بۆ ئاشتی دژی وتاری ڕق و کینە دەبێ کار بکرێت بۆ چونکە چەندین ساڵە ئەمە چێنراوە ئەگەر تۆ بە بڕیارێکی سەروش ئەم بڕیاری ئاشتێ بدرێ ئەگەر کۆمەڵگە بۆی ئامادە نەبێ ناتوانێت سەرکەوتو بێت وەکو پێشتر کە ئێمە ئەم ناوچەیە بۆتە جێی ململانیە و ماڵوێرانی خەڵکی مەدەنی بەداخەوەیە نا ئیستقراری و نە ئاسایشیەک لە ئەو ناوچانەیە هەبووە گوندەکان چۆڵکراون خەڵکی مەدەنی شەید بووە ماڵیان وێران بووە بەردەوام لە دڵە ڕاوکیە ئەمانە بەردەوام دووبارە ئەبێتەوە و ناسەقامگیری کە دروستە بێ دەبێتە هۆی دەرهاویشتەی تری بۆ دروستە بێ لە دەرهاویشتە کۆمەڵایەتێک کارە سادبارەکانی دەرهاویشتەی خراپی باری ئابووری تێکچوونی هەتا بەرژەوەندی بازرگانی و اقتصادی نێوان دەوڵەتی تورکیا و هەرێمیش و ئەمە لێکەوتەی زۆری لێبێتەوە ڕەنگە پێویستی بە ڕۆچوون بێ بۆ ناو زۆر بابەتی تر بەڵام بەگشتی هەردوو لە زەرمەند دەبن لەوەی کە پرۆسی ئاشتی سەر نەگرێ لەبەرەوەی ئەوەی کە ئێمە ئەبیستین هاوکێشە نێودەوڵەتیەکان گۆڕانکاری بەسەرایە و تورکیا بەدەر نابێ لە گۆڕانکاری لەم هاوکێشە بۆی پێویستە خۆی ئامادە بکە ناوخۆی گەلی کورد کە گەلێکی گەورەی مەزنە لە ناو دەوڵەتەکە دەبێ ڕازی بکە دەبێ هەوڵی بۆ با کە بە ئاشتی و پێکەوە ژیان دروستکات لەگەڵ گەلانی تری ناو دەوڵەتی تورکیا ئەمە پێویستی بەکارکردنەوە پێویستی بە عەقڵێتێکی کراوەیە ئەو وتاری ڕق و کینەیە ئەو پەروەردەی ڕق و کینەی کە پێشتر بنیادیان ناوە ئەبێ بەرەنگاری بنەوە بە پێچەوانەکەیەوە